سعيد قبل بەڵێ بەڕێزان ئەمەی دەیبینن لاهوری شێخ جەنگیە هاوسەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆبوونەوەی لەگەڵ کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەوەی لاهوری شێخ جەنگی بەدەم بانگاوازەکەی کەسوکاری شەهیدانەوە هات لە ئێستادا لە دوای کۆبوونەوەکەی دەستگاکانی ڕاگەیاندن دەیانوێت کە لاهوری شێخ جەنگی قسە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کە بەڵام دیارە پاسەوانەکانی ڕێگە بەوە نادەن. ئێمە دیمەنەکان دەگوازینەوە بۆتان دواتر زانیاری ورد لەسەر دانیشتەکە لەگەڵ کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانتان پێ ڕادەگەیەنین. أنا خوي كوام بعدانك ما ببینه نگر ما ببینه سارون لاهور سارون لاهور سارون لاهور سارون لاهور سارون لاهور 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 سارون لاهور صبوا شيكا أوسع الصناعية تنقل رنج الشهيدانة هاتين عايز قاعدين من ما بس عمود زمان نقل جاي كان هرهموا لقل كاك شيخ هدايا أنا دادي جوان باو عفرته برا باو عفرته
بەڵە بەڕێزانەمەی کە دەیبینن پشتیوانی بەشێکە لە کەس و کاری شەهیدان یەکێتی نیشتمانی کوردستان بۆ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان لاهوری شێخ جەنگی دەمەوێت دەستا لێدوانی بەشێک لەوانە وەربگرم کە ئێستا لێرە ئامادەن بۆ پشتیوانی لە لاهوری شێخ جەنگی و سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئەم کاتی جەنابیشتان باش. بۆچی لێرەی؟ ئەمە هاتوین بۆ کۆبوونەوە لەگەڵ برای خۆشەویست و هەواڵی تێکۆشەر و هاوسەرۆک کاک شێخ لاهور شێخ جەنگی داواکارین پەیامی کەسوکاری شەهیدان ئەوەیە کە ئەو گرژەی لە ناو یەکێتیدا هەیە بە هیچ شێوەیەکی نەمێنێ بۆی دوژبنان و نەیارانی یەکێتی زیاتر لەوە دڵخۆشکەر نەبن. پێویستە هەردوو هاوسەرۆک تەبابن. پەیامی مە ئەوەیە بۆ هەردوو هاوسەرۆکان بە شێوازێکی جوان بە شێوازێکی مەدەنیتر بتوان لەگەڵێکدی بگەنە گفتوگۆ بکەنە ڕێکەوتن. هیچ شتێک لە ئارادا نییە و فەقەت بەس قسەی نەیاران و دوژبنانە و ئەوانە برا و پشت و پەنای یەکدیرە و ئێمەش برا بچووچیانەکەنی هەردوو لایەنمە. بەڕزان دیارەمە پەیامەیەکێک لە کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستانە لە کاتێکدا دەڵێت کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان داوا دەکەن کاردووە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کۆتایی بە گرژی و ئاڵۆزیەکانی نێوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان بن لە دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا گرژی و ئاڵۆزی لە نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا ڕوویدا. ئەمەش دەنگدانەوە و کاریگەری لەسەر دۆخی نێوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان هەبوو. بەڵە بەڕزان لە پاش ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە نێو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕوویدا هاوکات و کێشە و گرفتانەی لە نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاڤڵ تاڵەبانی و لاهوری شێخ جەنگی و سەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕوویدا لە دوای گواستنەوەی بەشێکی زۆر لە زانیارەکان لە ڕێگەی شارپرێسەوە بۆتان لە ئەمڕۆدا دوو پێشهاتی گرنگ و کاریگەر ڕوویاندا لە دەرەنجامی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو. ئەویش بانگەوازێکی تایبەتی کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ لاهوری شێخ جەنگی لە چوارچەوەی ئەو هەنگاوانەی کە ناوێتی بەدەم بانگەوازەکەی کەسوکاری شەهیدانەوە هاتوو لە یەکێک